دوکانداران و کاسبکارانی شەکرەشار ئەشیاکانتان مێنە دەرەوە و پەردەیان پێدامەدەن چونکە پەردەکان لێ دەکرێنەوە و ئیشەکەتان بە زیادڕۆی لە قەڵەم ئەدرێت. سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە ڕاگەیەنراوێکدا ئەڵێت هەڵمەتێکیان دەست پێ کردووە بۆ لێکردنەوەی پەردەی ئەو دوکانانەی کە ئەشیاکانیان دێنە بەردەم دوکانەکان. هەڵمەتەکەشیان لە 3 بازاڕی قەیسەری و شێخەڵاو تێراوەوە دەست پێ کردووە و هەموو شوێنەکانیش دەگرێتەوە. وەک شارەوانی ئەڵێت ئەم ئیشە لە بەرژەوەندی دوکانداران و کاسبکارانە چونکە پێشتر کە بینیمانە ئاگر کەوتۆتەوە لە چەند شوێنێک بەهۆی ئەم پەردانەوە ئاگرەکە تەشەنەی سندووە. جا شارەوانی هەولێر ناوە بە ناوە ئەم هەڵمەتانە ئەنجامەدات پەردەکان لێ یەکاتەوە و ئەشیاکان بە دوکانداران ئەباتەوە ژوورەوە، بەڵام ئەوان دیسان هەمان بەزم و ئیشەکە دەکەنەوە و ئەشیاکانیان دێنەوە دەرەوە. بەڵام ئاگادار بن ئەم جارە دیارە ئیشەکەیان جددیە و هەڵمەتەکەش هەموو شار دەگرێتەوە. وردەکاری ئەم هەواڵە لە ماڵپەڕی 964 دایە خوێنەری بن.